کارتێکی فشارە لەلایەن سەرکردایەتی کوردەوە بەکارهێنراوە گینا بۆ ئەوە نەبووە کە مەبەستی لێی دامەزراندنی دەوڵەتی کوردستان بێ بەڵکو تەنها وەکو کارتێکی فشار بەکارهێنرا وە ڕووداوەکانی دوای خۆشی بەڕاستی ڕووداوی دڵتەزێن و ناخۆش بوون بە تایبەتی هێرشکردنە سەر کەرکووک و ناوچە جێناکۆکەکان و کە لە ئەنجامدا بووە هۆی لە دەستدانی 150 خاکی کوردستان پێشمەرگە لەو ناوچانە پاشەکشەی کرد و بارودۆخێکی ئابووری ناسەقامگیر باڵی بەسەر کوردستاندا کێشاکە ئێستاش هەر بەردەوامە زۆر بەدەستەوە بوو کە لە دوای ڕفراندۆمەوە بەدەستی نەما بۆ نمونە لە دوای ڕفراندۆمەوە لە سەردەمی ڕفراندۆمدا ئەوەی کە لە هەرێمی کوردستان ڕوویدا ئەو ناوچانەی کە لە ژێردەسەڵاتی هەرێمی کوردستان بوون ناوچە دابڕێنراوەکان جارێکی دیکانە هێزەکانی پێشمەرگان نەیانتوانی بەرگری لێ بکەن بەجیانێشت کە ئەوەش بۆ خۆی کۆمەڵک دەلالەتی دیکەیە کە پەیوەندیدارە بە یەکگرتووی خەڵکی کوردستان. ئێمە ئێستا دەبینین هەرێمی کوردستان لە دۆخێکی خراپدا لە بەرامبەر حکوومەتی ناوەند جۆرێک دۆخێک دروست بکرێت لە ناو خەڵکی کوردستان کە باوەڕی بە ڕیفراندۆم هەبێ یعنی بەشداریکردن لە ڕیفراندۆم نەبەسترێتەوە بە هەڵوێست بەوەی کە ئەگەر بڵێ بەڵێ نیشتیمان پەروەری ئەگەڵ بڵێ نەخێر خاینی کە لە ڕانسی لە ڕوانگەی مندا ناوەی کوتی بەڵێ نیشتیمان پەروەرە نەوەی کوتی نەخێر خاینە لە ڕاستیدا پەیوەندی بۆ ئێمە نەمانتوانیوە یەکگرتووانە وەکو هێزێکی ئامادە بۆ ڕیفراندۆم چینە پێشە ڕیفراندۆم مافێکی سەرەتایی هەموو ئەو نەتەوانەیە کە خاوەنی کیان و ئاڵا و ئاڵای سەربەخۆنین مافێکی سەرەتاییە ئەو میلەتە دەتوانێت ڕیفراندۆم بکات لەسەر ئەوەی داخوا بتوانێت کیانێکی سەربەخۆی هەبییاننا ئەنجامەکەم جنابیشتنەوە واقعی کوردستاندایی سەتا بۆ پێشتر باس 150 خاچی ئازادکاری کوردستانمان لەدەستدا کەرکووکمان لەدەستدا دەتوانم بڵێم کورد لە باتی ئەوەی هەنگاوێک بچێتە پێشە چەندی هەنگاو هاتە دوای لە ڕووی سیاسی و لە ڕووی حکومڕانیشەوە ڕیفراندۆم وەکو مەبدە وەکو بابەتێکی نیشتیمانی و بابەتێکی نەتەوەیی پێم وایە لای هەموو تاکێکی کورد قبول کراوە یعنی پێم وانییە تاکێکی کورد هەبێ لە کوردستان حەز نەکا کوردستان ببێ بە دەوڵەت و هەروەها لەژێر ڕکێف و فەرمانڕەوایی یان لەژێر سەرپەرشتیکردنی ئەو تاقمە سیاسی کە ئێستا حکومڕانی کوردستان دەکەن ئایا دروستە دەکرێت بڵین ئێمە وەکو تاچی کوردی وەکو خەڵکی کوردستان دەتوانین ومێت هەڵچنین لەسەر ئەو سەرکردایەتی کە بەیان کە لە سپەی ڕۆژدا دەوڵەتێکی کوردی ڕابگەندرێ و ئەوانە توانای ئەویان هەبێ ئیدارەی دەوڵەتی کوردی بدەن بەداخەوە دەڵێم نەخر ئێمە ریفراندۆم پرۆسەیەک بوو ئەوەندەی بۆ بابەتی سیاسی بوو ئەوەندە بۆ بابەتی نیشتیمانی و نەتەوەیی نەبوو قەیرانەکانی لە کوردستان بەرەو قوڵبوونەوە چوون بەرەو قوڵکردنەوەی بردن ئێمە لێمان ڕوونە و بەشێکی خاچی کوردستانمان لەدەستدا و من دەمەوێت ئیشارە بەوە بدەم کە گشت حیزبە سیاسیەکانی کوردستان بە هەموو دەنگ و ڕەنگەکانەوە ئێمە بینیمان هیچ حیزبێکی سیاسی ناتوانێت حاشا لەوە بکە کە پشکی بەرنەکەوێت لە پشتیوانیکردنی ڕیفراندۆم قسەی کۆتایی ڤار دەیکات.